دكتور مشعل عبد العزيز الفلاحي تفسيري قرآني هي رحلة تدبر في رحاب القرآن الكريم لمجلد بيانجا للابري بيانصتو بستوسيدا لتفسيري أما أتدا ديريك زور جواني هنا طلع كل هذه الجماهير لم تطلب منه دليلا واحدا على صدق ما يقول أو هم جماورة يعني مصري أو كاتا توصيل إحدى مكاني أو زمانك بمصر كان أو دام بوبه مصري أو كاتا أو هم جماوري تدابو بهزاران خلقي تدابو لم تطلب منه دليلا واحدا على صدق ما يقول يكز نبو كسانق نبو داوي يقبل قال فرعون كان بلين على جنابي فرعون توكل ري راقاندن ودام ودزقا وخوته وحر بردوام أمام بجوال هذي أم مصرح موي ملك وساماني منا كسا حبي بستي زوينية كسا حبي خانوي خوينية ملكي خوينية دوكاني خوينية زوي كشتو كالي خوينية همو مصر هي منا ألكا كتابو كمان نشان دا ألتو لتشويد بو بموتو معاشكت كريد كارو كسابتت كردوا واقريمان جنابي فرعون تو دا پارچە زەویت هەبوو دا چێڵگەی کوشتوکاڵی و باخت هەبوو دا دوکان و بازارت هەبوو بەڵام تۆ دەڵێ هەموو میسر هی منە باش ئەمە لەکوێ بوو بێنە تاپۆکەمان نیشاندا لەکوێ بۆ دمایەوە یەک کەس نەبوو ئەم پرسیارە بە مێشکیا بێ ئەوە نیان ئەم شتە بیست بوو هەموو لە خەیاڵی خۆیاندا لە واقعیا ئەم حالەتون زائیفە كاذبان بۆ دروست بوو کە فرعون واقعا وایە ڕێک خاوەنی هەموو میسرە کەس خاوەنی هیچ نییە ئاوا چوو بۆ مێشکیانەوە قورئان وا دەفەرمێ وایان دەزانی ئەو ئاوە کە دی هەر ئەو دروستی کردو بەناو کۆشکەکانیا دەڕۆڵی بۆ ئەوە هەمووی منە ئەو ئاوی منە ئەوەی کە مشتی ئاو بخواتەوە دەبێت زۆر مەمنونی من بێ ئەوەی کە لەسەر ئەو زەویە نانێک پەیدا دەکا و تەنەکەیە گەنم دەچێنێ ئەبێ بەهی منی بزانێ ئەلەیسە لی مولک میسر هەمووی من نییە یەک کەس نەبوو لە هەموو مەملەکەت و وڵاتەکەیدا بڵێن نە وەڵڵاهی تۆ نییە حتى خوای پەروەردگار موسای نار سەلامی خوای لەسەر بێ موسا هێنایەوە قاڵبەکەی خۆیە وتی نا وەڵڵا پەروەردگاری من و پەروەردگاری تۆ پەروەردگاری ئەو خەڵکە هەموو یەکێکە کە ئەڵڵایە سوبحانەه وتەعالا تۆش عەبدێکی لە عەبدەکانی خوا هیچ کەسێک نەبوو کە ئەوا بەرەو ڕووی بێتەوە تەقدیس المفسدین منهج قدیم بە گەورەزانین و پیرۆزکردنی ئەوانەی کەوا گەندەڵکارن مفسدن تێکدەرن خۆبەخوازانن دیکتاتۆرن منهج قدیم لەلایەن میلەتەوە کە تەقدیس دەکرێن کە ئەوەندە گەورە دەکرێن کە دەپەرسترێن کە بە پیرۆز دادەندرێن کە بە هەموو شتێک دادەندرێن ئەوە بەڕێزان زۆر قەدیمە ئەوە لە فرعون و لە پێش فرعونەوە هەبوو هەتا ئێستا و تا قیامەتیش بەردەوامە کەواتە لە خاڵی یەکەمدا دیکتاتۆر دێ ئاوا شتێک دەخاتە مێشکی خەڵکەوە من خاوەنی هەموو ئەو وڵاتە من خاوەنی هەموو شتێکی ئەوم هەر ئەو موچەی وەری دەگری وابزان ئەوەی منە ئەوە من خێرت پێ دەکەم ئەوە نەگڕەندی شانی تۆ بێ هەر ئەو بازاڕی کاسپی تێدا دەکەی دەبێ بەهی منی بزانی چونکە ئەوەی منە هەموو وڵاتی منە خەڵکەکەش کە کەس نەیگوت بەڵێ قوربان وەڵاوانیە وەڵاهی تۆش هەر عەبدێکی لە عەبدەکانی خوا با موچەکەی تۆ تۆزێ زیاتر بێ با مڵک و ماڵوکەی تۆ زیاتر بێ با کۆشکەکەی تۆ گەورەتر بێ چەند قاتتر بێ فراوانتر بێ ڕازاوەتر بێ با ئۆتۆمبیلەکانی تۆ زۆرتر بن لە هی خەڵک بەڵام هەموو وڵاتی تۆ نییە کەس وای بە فرعون نەوت بۆیە چووە سەر خاڵی دووەم دەفەرمێت لە خاڵی دووەما دیکتاتۆرەکە ئەمجا دوای ئەوە دێ يشغلونهم بالفوضى للدرجة التي لا تبصر الجماهير وغيرها فوضایەک دەنێتەوە دەنگ و باسێک دروست دەکا ئەو خەڵکە هەموو فکر و هۆشیان دەچێتە سەر ئەو بابەتە ئەو هەموو ستەمەی کە لێیان کراوە ئەو هەموو مافەی کە خوراوە ئەو دیکتاتۆرە چیان پێ دەکا هیچی لەدەست نەهێشتون ئەمانە سەحەبی هیچ نەماون بەو مەوزوعەوە مەشغوڵیان دەکا فەوزایەک دەنێتەوە بابەتێک دەخاتە بازاڕەوە هەموو خەڵک پێوەی مەشغوڵ دەبن دواتر خەڵک بەس بۆ ئەوەی لەوە ڕزگاریان بێ زۆر مەمنونی پاشان